دۆخەکە ئیتر ناگەڕێتەوە بۆ دواوە. ڕۆژنامەی ئیعتیماد ڕۆژی دووشەممە 19 خەرمانان چاوپێکەوتنێکی لەگەڵ مەریەم عەباسی و کچەکەی واتە نەفەس حاجی شەریف هاوڕێکەی و شایەت حاڵێک ئەنجامدا کە چەند خاڵێکی سەرنج ڕاکێش دەخاتە ڕوو. ئەم چاوپێکەوتنە دوا بە دوای گفتوگۆی ڕۆژنامەی هەممەیهەن لەگەڵ هەمان ئەو کەسانە کراوە کە ڕۆژی یەکەمی خەرمانان بەڕێوەچوو. نەفەس کە تەمەنی 14 ساڵە و خوێندکاری 2 ساڵی ناوەندیە، ڕۆژی یەکی مانگی گەلاوێژی ئەم ساڵ لەگەڵ دایکی و هاوڕێ هاوپۆلەکەی چوو بووە ناوەندی بازرگانی سانە لە باکووری تاران. کاتێک لەگەڵ هاوڕێکەی دەچێتە دوکانێک بۆ کڕینی کەلوپەل، ژنێک لەسەر پیادەڕۆ کە پێیان دەڵێت کە ئاگادار بن چونکە مەئمورەکانی گەشتی ئەرشاد لەو دەوروبەرن. کچە 14 ساڵانەکان دەرفەتی ئەویان نەبوو کە ئاگاداری خۆیان بن بۆ ئەوەی بزانن کە چی ڕووی داوە. ماشێنێکی وەنی سپی هاتوو، چوار مەئمور لی دابەزین. نەفەسی ئازادپۆش بە پامنێرەکەی وت مامورەکان بە تونند و تیژیەوە هەڵس و کەوتیان لەگەڵ کردین. من چیرۆکی 2 ساڵ پێش ئێستای مەحسا ئەمینیم بیست بوو، هەر بۆیە خۆڕاگریم کرد و نەمدەوێت سواری ئەوە نەبم. من تەمەنم 14 ساڵە، بە 4 کەس ڕایان کێشام و خستمیان لە ناو وەنەکەوە. قژیان ڕادەکێشام و دەنگیان بەسرمدا بەرز دەکردەوە و جنێویان دەدات. دەی زۆر سروشتیە مرۆڤ لە کاتی وادا دەترسێت و نازانێت بڕیاری دروست چییە. لە ئاوا دۆخێکدا ئاسایی بوو کە خۆڕاگری بکەم. ناوبراو لە درێژەدا دەڵێ خانمێک هاتوو لێیدام، ئەژنۆی خستبووە سەر قۆڕگم و بە توندی لە سەرمی دەدا. ئاسەواری برینەکان تا چەند ڕۆژێک بەسەر سەر و دەم و چاومەوە دیار بوو. لێوم لە ناوەوە بریندار بوو، سرم لە نێوان کورسیەکاندا گیری کردبوو، بە پێلەقا لە پشت و کەمەریان دەدام. نەفەسی گەنج و خۆڕاگر دەبرێتە ئیدارەی پۆلیسی گیشا. ئەو لە ڕێگەی موبایلی هاوڕێکەیەوە دایکی ئاگادار دەکاتەوە. مەریەم لەم بارەیەوە دەڵێت کاتێک گەیشتمە و شوێنە بینیم دەم و چاوی کچەکەم بریندار و خوێناوی بوو، لاملی شین و مۆر بووەتەوە و جێگە چنگ بە هەموو جەستەیەوە دیار بوو. جلەکانی بە تەواوی دڕابوون و کراسەکەی گرێدا بووە بۆ ئەوەی نەکەوێتە خوارەوە. ئەو هەروە ئاماژە بۆ دەکات کە مامورەکان بۆ ئەوەی ڤیدیۆکانی وەنەکان لێ عاشکرانە بێ، سەرەتا نەفەس دەخەنە وەنەکەوە و دواتر دەیگوازنەوە ناو ئۆتۆمۆبیلی دووەم. مریەم دەڵێت لەلایەک کچەکەی بینیوە کە ئەزیەت و ئازار دراوە و لەلایەکی تریشەوە مامورەکان جنێوی ناشیرینیان پێدەدا و بەو هۆیەوە شڵەژا بوو نەیدەزانی چی بکات. نووسەری ئەو راپۆرتەی ڕۆژنامەی ئیعتیماد هەروەک چاوەڕوان دەکرێت وان نیشان دەدات کە چەند مامورێک ڕەفتارێکی نەشیاویان کردووە و ئەگینا بە پێچەوانەوە پۆلیس خزمەتگوزاری خەڵکە. بەڵام زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان تەواوەتی ڕژیم بە ڕیفۆرمخواز و بناژۆخوازیەوە ئەستەمکار و کۆنەپەرست و چەوسێنەر و دژەژن دەزانن. ئەوان جگە لە ئێعدامەکانی دەی شەست و هەڵس و کەوتیان لەگەڵ هەڵسوراوانی بوارە جۆرا و جۆرەکان یاسا و نەریتەکانی ئەم دەسەڵاتەش دەبینن و لە دژی تەواوەتی ئەو پێک هاتەیە خەبات دەکەن. شارۆمەندانی سێکۆلار، ڕادیکاڵ و پێشڕەو لە دووەمین ساڵیادی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینادا بە پاراستن و بەرز نرخاندنی دەستکەوتەکان، بوێری دەست بەسەرکراوانی ناو زیندانەکان، کەم ئەندام بووان، بەرزڕاگرتنی یادی گیانبەخت کردووان، خەباتی کرێکاران، خانەنشینان، مامۆستایان، دادخوازان، لاوان، نووسراوە و بەیانیە و باقی شکڵ و شێوازە خەباتکارەکانی تر ئەم ڕاستیان بەڕوونی نیشاندا. دیارترینی ئەو ئاماژانە بریتی بوو لە بەشداری بەربڵاوی خەڵک لە ناوچە کوردنشینیەکان لە مانگرتنی سەرکەوتوانەی ڕۆژی یەکشەممە 25 خەرمانان و پشتیوانی بەربڵاوی ژنان و پیاوانی پێشڕە و لە شوێنەکانی دیکە. یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی بریتی بوو لە پاشەکشەکردن بە دیاردەی پیاو سالاری جێگر لە ئاین و نەریتەکانیدا، بەرزکردنەوەی پێگەی ژنان لە کۆمەلگا و بنەماڵەدا لە ڕێگەی پاشەکشەکردن بە ڕژیم، تەرحی نور و دام و دەستگا سەرکوتگەرەکانی وەک گەشتی ئەرشاد، مەئمورانی کۆنتڕۆلی حجاب،
بە کرێگیراوانی ئاتش بە اختیار و هاوشێوەکانیان. راپۆرتەکانی هەموو شارەکانی ئێران و لەوانە شاری داخرا و مەزهەبی قۆمیش دەری دەخەن کە ژنانی بوێر و خەباتکار نەک هەر لە ماڵەکانیاندا بەڵکو و تەنانەت لە شەقام و فرۆژگاکان و شوێنە گشتیەکانیش بە جلو بەرگی ئیختیاریەوە دەردەکەون و ئەو بوێری و چاونەتەرسیەی ئەوان لەلایەن پیاوانی پێشکەوتن خوازەوە کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبووندایە ستایش دەکرێن. زۆریەک لە راپۆرتەکان ئەو واقعیەتە پشڕاست دەکەنەوە. ئەمەژێک بە راپۆرتێکی واقعبینانەی ڕۆژی 25 خەرمانان واتە ڕۆژی دەستپێکی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە کە لەلایەن فەرەنتەقی زادە و فەرزاد سەیفیکارانەوە نووسراوە و بڵاو کراوەتەوە ئەم بابەتە زیاتر دەخاتە ڕوو. لەو راپۆرتەدا هاتووە شادی کە دانیشتووی شاری کەرەجا دەڵێت سەرەڕای پەرەسەندنی گوشارەکان بەڵام چونکە تا ڕادەیەک تامی ئازادیم هەر لەم وڵاتەدا چەشتووە لەسەر درێژەی خەبات و تێکۆشانی خۆم بەردەوام دەبم. ئیلهام لە تارانەوە وێڕای ئاماژەدان بە بزەی سەرلێوی ژنانی ئازاد پۆش لەسەر شەقامەکان دەڵێت ئەو جۆرە جلو بەرگەی کە لەسەر شەقام لەبەری دەکات مافی خۆیەتی. ڕۆژین لەسنەوە دەڵێ ئێستا لە هەموو شوێنێکی شەقامەکاندا ئەو ژن و کچانە بەرچاو دەکەون کە حیجابی ئیجباریان توور هەڵداوە. ماهوو خەڵکی بەلوچستانیش دڵخۆشە بەوەی کە ژنانی وڵاتەکەی تا ئەو جێگایی کە دەتوانن بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە جلو بەرگی ئیختیاری دەپۆشن و ناچنە ژێرباری زەخت و گوشارەکانەوە. ئەم ژنانە بە شانازیەوە باوەڕیان وایە کە ئیتر هەرگیز دۆخەکە ناگەڕێتەوە بۆ سەردەمی پێشوو.